لە قسەی داک و باوی دەرچی نابینانی لەو مارەی بخوا نان خواردنیشت حرامە تێگەیشتی؟ بابا لۆ ئەم گۆشت بەچی خەڵکی فکر دەکەنەوە؟ جێبگرێ کوڕم چەند جاری کەش پێم گوتی ئەتوو دەبی واز لەو کچەی بینی ئەگەر نا حاشا لێ دەکەم تێگەشتی؟ بابا کچە گوناحی چییە؟ داچێ وایە بچیش مامە داچیتی؟ کورە تو دەرەی تێناگەی کورە داچی دەزانی چیە؟ داچی داوام پیسە ڕۆژەی لە کۆرانە چیە؟ ئەتوو شەرم ناکەی ئەو کچەی دەینی؟ ئەدی لۆ مەحەیب نییە؟ بابا گوناحیت دەگاتێت تو ئیسلامی ئیسلام باوەڕت بەخوای نییە؟ کاکە باوەڕم بەخوای هەیە بە قوربانتم ئەتوو تێناگەی کوڕم ئەتوو شەرەف و ناموسیمە گەورەتریان شەرەف و ناموسی ئەوەی کورە پێت دەرم تێبگا ئەتوو باشە دەرەی جادوو لێکرایە کوڕم هەبی نەبی ئەوانە جادویان لێکردی بەڕاستی بابا لۆیە کۆرەوی کۆرە جادوی چ بابا خۆشم دەوێت کاکە خۆشم دەوێت دایە بابا تێبگا من ئەو کچەم خۆش دەوێت کورە تێبگا کورە ئەو کچەی نانی دەبی تەراقی دەی تێگەشتی ئەم قسەی خۆم کرد ئەگەر نا حاشا لێ دەکەم ژنەکە پێی بڵێ بڕوا بکە لە مارێ دەرد دەکەم حاشاشم لێ دەکەم ئەو جە تێبگە کورە دایە والله شەیدا کچی خراپ نییە کوڕم ئەمە تاقەتی قسە قسەڵۆکی خەڵکمان نییە خەڵک ئەمە چیشمان بە خەڵکی هەیە دایە سەر برینکە خوا ببینم دایە ئەتوو پێنج فەرزە نوێژی دەکەی پێنج فەرزە ئەتوو شانەزی بەوەی ناکەکە ئیسلامی حەزرەتی نوح پەیامبەری خودای نەبوو بەخۆی بە خێزانەکەی چەندە چی بە شەرم و حەیا بوون کەچی کوڕەکەشیان کافر بوو دەکرێ ئەمە بڵێن حەزرەتی نوح خراپ بووە دەکرێوە بڵێن بابی من واز لەو قسانە بینە ئێستا دەبی ئەتوو هیچ عیلاج نەدەبی هەر تەلاقی دەی ئێستا گەرە تو دەتەوێت شیرازەی ماڵی تێک نەچی داکو بابت لەدەست نەدەی دەبی واز لەو کچە بینی نەیگوازیەوە دایە من لێ داکو بابم لەدەست دەدەم دایە خوا لێم تێبگە دایە ئەو کچەم خۆش دەوێت خۆشم دەوێت تێبگە دایە فایدەی نییە کوڕم گوێ لە بابت نەبوو چیکۆ ئەخە لۆ تومان لەدەست بڕواتن لۆ شیرازە عایلەی تێکچی باوەڕ تەبی ئەتوو ئەو کچە بینی پاشی تۆ من ئەمرم دایە بە قوربانت بم باسی مردێ مەکە دایە تخوا باسی مردێ مەکە کوڕم ئەتوم لەدەست بچی چ بکەم هەرە تو بەر ئەمە دەبێ بڕۆم دایە مەڕۆ نانەکەت بخەوە لە نان حازرە دایە چێ دەرێ بوو بابم چی گۆ گوتی نا حرامە لە بەتو لەو ماڵێ ئەمە کۆناری لە ماڵەشی دەخۆم حرام دی دایە لێم گەڕێت وەرە خوا لەسەر کچەکی ئەو ماڵە تێکچی هەت بینەت لە دارەتی دنیا ئەو کوڕە تێبیتن خوا دەبیت جادوچیان لەو کوڕە من کردبێ ئەو کوڕە منیان وەرجێڕایە